نعتقد أن هذا هو حق للشعب للتظاهر وللاحتجاج. سەرەتا تەکید دەکەمەوە لەوەی کە خۆپشاندان و ناڕەزایەتی و دەربڕینی ڕا لە مافەڕەوەکانی گەلە و ئێمەش پێویستە لە سەرمان بەدەم ئەو داواکاریانەوە بچین و پارێزگاریش لە خۆپشاندەران بکەین کە ئەمە سیمای ڕاستەقینەی دەوڵەتی مەدەنیە کە لەگەڵ خۆپشاندان دەکات و حکوومەتیش دەیپارێزێت. بەڵام بەداخەوە ئەوەی ڕوویدا ئەوە بوو کە کۆمەڵێک کەسی چەکدار لەناو خۆپشاندەرانەوە کاری تێکدەرانیان ئەنجام دا و زیانیان بە دام و دەستگا گشتی و تایبەتەکان گەیاندووە. ئێمە وەکو حکوومەت ئەو کارە قبوڵ ناکەین و لەو جۆرە کەسانەش خۆش نابین. بێگومان ئێمە لە ئەنجومەنی سەرۆکایەتی و حکوومەتی وفاقی نیشتیمانی هەڵگری بەشێکین لەو لێپسراوێتیە لەبەر ئەوەی ئێمە تەنها دەسەڵاتی شەرعی و باوەڕپێکراوین لەلایەن جیهانەوە و سەر ڕای دابەشبوونەکان و نەبوونی دەسەڵاتی تاو بەسەر هەموو خاکی نیشتیماندا. ئێستا هەوڵێکی تێکدەرانە هەیە و گەندەڵی ناوخۆیی و بیانی ڕۆڵی سەرەکی دەبینێت لە دروستکردنی کێشە و گرفتی دارایی و ئیداری. تەکید دەکەینەوە ئێمە وەک ئەنجومەنی سەرۆکایەتی و حکوومەتی وفاقی نیشتیمانی و من وەک خودی خۆم هەرگیز ڕێگە نادەم شەرعیەت لە کەدار بکرێت و پشێوی لە وڵاتدا ڕووبدات و لیبیا بەرەو تونێلێکی تاریک بڕوات. يلعب دور سيء في خلق الاختناقات